نرخی بنزینی بازرگانی تا دێت دادەبەزێت و هەر لترێک بە 750 دینار دەفرۆشرێت. بنزینی پشتگیریکراوی حکومەتیش کە ماوەیەکە بە 800 دینار بە هاوڵاتیان دەدرێت هەروەکو خۆی ماوەتەوە. هاوڵاتیان دەڵێن حکومەت دەتوانێت بنزین دابەزێنێت، بەڵام هیچ کات لە بەرژەوەندی هاوڵاتیان بڕیار نادرێت. وڵی بۆ ئێمە تا 500 باشە مامۆستاجان سەر لە کەرکووک بە 450,000 تا هەرزان بێ بۆ ئێمە 6 هەرزانەکەین بەس ئێستا ئێمە بارمان گران کردووە نە باریشمان کردووە یعنی گرانمان نەکردو هەر بە بارەی خۆم خەڵک فەقیرە خەڵک پارەی پێ نییە من زیاتر ئێستا ئیشی فەرشەکەم فەرش بۆ ماڵانە بم مامۆستاجان وڵی بازینەکە دەرێک تۆڵی لە کەرکووک و لە دەربەری خان لە کەلار لێ بۆ بە 750,000 هەتا لە هەڵەبجە و لەو لە هەڵەبجە لە سێتەرەکە لە ژاڵە بۆ 850 دینار زانێ بۆ ئێمە باشترە بۆ ئەوانیش باشترە سایوە تا کاکە چۆڵ و هۆڵەکەکە بازی 750 نەکبوو زۆریان لە ئاساناتوان دانی ئەرزانیکەنەوە بەدەست خۆیانە وەرزەلام هەیە پارەی پێنج لیتر بنزینی پێ نەبێ جێگا ئەزانم 5 دۆلار لەسەر و باخە چارەکەی بە جێش و نایێنێتەوە لەبەر بێ بنزینی پارەی پێ نییە بەچی ئەندامێکی لیژنەی پیشەسازی وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت حکومەت 31 ملیۆن دۆلاری بۆ پشتگیری بنزینی 800 دیناری و 650 دیناری تەرخان کردووە لە کاتێکدا ئێستا نرخی بنزینی بازرگانی دابەزیوە پێویستە بنزینی پشتگیری کراو بکرێت بە 450 دینار. حکومەت ماگانە 31 ملیۆن دلار تا مۆکو پشتیوانیکردن بۆ بنزین ئەدا بە دوو کۆمپانیا ئێستا هیچ ضرورەتێک نەماوە بۆ 31 ملیۆن دلارەوە پێویستە ئەو نرخەت دابشکێنەریە کە کاتی خۆی سەروی 1000 دینار بۆ ئەو پارێدانرا ئێمە تێبینیشمان نەبوو ئێستا تێبینەکەمان زۆرترە و ئێستا ضرورەتێک نەماوە یعنی ئەبێ ئەو پشتیوانیە ئەگەر پشتیوانیە و بۆ هاوڵاتیانە ئێستا نرخی بنزین پێویستە دابەزێنرێ بۆ کەمتر بۆ نزیک 400 دینار بۆ خوار 500 دینار بۆ ئەوەی کە بتوانێت ئەو بابەتی بنزین بە تەواوی سعرەکەی دابشکێنرێت چونکە ئێستا بە پێی لێکدانەوەی ئێمە ئەگەر ئەو پارەیە بە حەقیقی و بەڕاستی بۆ پشتیوانی سوتەمەنی بێ بۆ کۆمپانیان نەبێ بۆ بنزین بێ بۆ کۆمپانیان نەبێ ئێستا ئەتوانرێت سەروی 4 ملیۆن لتری بە 400 دینار پێ بکڕێ و دابین بکرێ بۆ هاوڵاتیان. ئێستا حکومەت دەتوانێت بەو بڕەپارەی بۆ بنزینی پشتگیری کراو تەرخانی کردووە جگە لە دابەزانی نرخی بنزین 2 ملیۆن لتریش بێ بەرامبەر بدات بە شۆفێران چونکە وای لێ هاتووە بنزینی بازرگانی هەرزانتر بووە لە بنزینی پشتگیری کراو. وەزارەتی سامانە سروشتیەکان و پەرلەمانی کوردستانیش هیچ هەنگاوێکیان نەناوە بۆ هەرزانکردنەوەی نرخی بنزینی حکومی. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.